بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت ئەمڕۆ قسە لەسەر ئازادی میدیا و ڕاگەیاندن دەکەین لە هەرێمی کوردستان و پەیوەستی دەکەین بە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی سەر بڵێنەوەی لە کەناڵی NRT ڕوویدا. ئێستاش بە پرسیاری میوانەکان بەردەوامی لەگەڵتان. پرسیارەکەم بۆ کاکاری هەرسین، بۆچی تا ئێستا هیچ داوایەکی یاساییتان تۆمار نەکرد دژی کەناڵی NRT یان ئەو هاوڵاتی کە پەیوەندی تەلەفۆنەکەی ئەنجامدا بۆی ڕاگررتنی دڵنەوەی ئەو کۆمەڵ خەڵکێکی گربوونەوەکان ئەنجامدا لە بەردەم کەناڵی NRTدا؟ سپاس بۆ تۆش. فەرموو. پشتیوان بابەکر خوێنکاری دووی ڕاگەیاندن، پرسیارەکەم بۆ شۆڕژەمین. خۆپشاندانەکانی حەڤەی شوبات لە دوای تەقەکەرانی لقی چوار بووە بە وتەی خۆت. ئایا ئەگەر وا بێت دەسەڵات وەڵامی هەبوو بۆ خۆپشاندان گەرچی دژ بە پارتێکی سیاسی بووە؟ پرسیارێکی کەشم بۆ کاک ئاری هەرسین، ئەوەڵێ لە وڵاتە دیموکراتەکاندا مۆڵەت وەردەگیرێت بۆ خۆپشاندان، ئایا ئێوە مۆڵەتان وەرگرت یاخود ئەکرا بە پێی یاسا لەگەڵ NRT هەڵسو و کەوت بکەن؟ سپاس بۆ تۆش. بەڵێ بینەرانی ئازیز، سپاس بۆ ئەو بەڕێزانە کە پرسیارەکانیان ناڕاستە کردو. ئێستا شەچینە لای کاک ئاری هەرسین کە پێم وا بێت زۆرترین پرسیارت لێ من زۆر خۆشەویستم لای بەڕێزانە، بەڵانیش بەڕێزن. من محاولاکەم لە کاتێکی کورتا بۆی ئیجازە بۆ ڕەفیقانی خۆشم بۆ ئەوانش قسەی خۆیان بکەن. بەڵێ ئەڵێ بۆچی کاتێک کە لە بەرژەوەندی خۆیان نەبوو ئەڵێن ئێمە نەبووین؟ یعنی من نازانم ئێمە لە کەس ناترسین، لە هیچیش ناترسین. ئێمە نەبووین. read my lips. ئێمە نەبووین. ئەگەر ئێمە بووین ئاڵێن ئێمە بووین، بەڵام ئێمە نەبووین. بەڵام وتی ئێوە لایەنگرانی خۆتانتان کردووە بە قوربانی و ئێستا خۆتانی بێبەریەکە. ئەگەر ئێمە هەستین، ئەگەر بەرپرسێکی حیزبی ئێمە هاتبێت هانی خەرجی دابێ یا ڕێکی خستبن وتبێتی بڕۆنە بەردەم NRT، ئەم قسەی ڕاستە، بەڵام وانە بووە. لەبەرەوە دوور نزیکەوەی لاقی بە ئێمە نییە. واقعبینی و ڕازگۆیی ئەو برا بەڕێزە فەرمووی لای دەسەڵات شتێکە و لای میدیای ئەهل ئەزانی چۆنە. هەر کەسە و دنیا بە عینێکی خۆی بینێ، هەر کەس دنیا بە چاوی دنیا و دەوروبەر بە چاوی خۆی بینێ و بۆیە ئەو تەفسیرەی کە ئەیکا سەرچاوەکەی ئەو دیدەیە کە لای خۆی ئەو ڕسمەیە کە لای دروست بووە، بۆیە شتێکی طبیعیە. ئەگەر هەر بۆیە ژوایە جیاوازی هەیە لە ناو کۆمەڵگەیە، جیاوازی هەیە لە بینی من و توایە، جیاوازی هەیە لە بینی حیزبێک و حیزبێکی ترا، عایلەیەک و عایلەیەکی ترا. ئەمە شتێکی زۆر ئاساییە. بەڵام من حەزەکەم یەکشت بڵێم، زۆر جار من جۆم لەوا بێ مەسەلا ئاڵێن پارەی موچەی خانەنشینی مامۆستایان پێویستە لە سادە زیاد بکرێ، بەڵام زیاد نەکراوە. ڕۆژنامەنووسان لەمە نیگەرانن. ڕۆژنامەنووس پیشەیە ئەو گەیاندنی زانیاریە بە شێوەیەکی محایت و ڕازگۆیانە. خۆمە کوتلێکی سیاسی نییە لە ناو کۆمەڵگەیە بڵێ ڕۆژنامەنووسان پێیان وایە ڕۆژنامەسوان یعنی پێیان وایە چی؟ ئەگەر هەتا ئەگەر بڵێن توێژی کرێکار، دوو ڕێکخراوی ئافرەتان لە هەڵەبجە لە سلێمانی پیان وایە، زۆر معقولە. بەڵام ئەمەی کە جەنابە دەفەرمووی یعنی وەکو ئەوەی کە ڕۆژنامەنووسان لە سەنگەرێک هابن بۆ ڕازگۆیی و بۆ واقعبینی و دەسەڵاتی سیاسی. بەڵام کاگاری هەست ناکەی ئەمە شەر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لایەنەکانی دەسەڵات لەم مەسەلەی خەتابارن، چونکە وایان کردووە کۆمەڵە خەڵکێک دروست بێت بە ناوی ڕۆژنامەنووسی حزبیەوە، لە امتیازات بەشیان بدرێت و بەڵی خۆیان، بەڵام لە بەرامبەر جۆرێکی تر لە ڕۆژنامەنووس. ئارەزووی من ئەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان لە کوردستان کەناڵی وەکو BBC هەبێ، نە کەناڵی حزبی. بەڵام ئارەزووە بۆ ئەوی بگەیتەوە بێ ئیشی بۆ بکەیت. ئەم ئیشش بە تاقی تەنیا بە ئێمە ناکرێت، ئەوێ بە هەمومان بیکەین. ئەڵێ ئێوەڵێن گوای ئێوە نەبوون، بەڵام بەهاتنی کاک هەڵۆ ئەوە ئیسپات بوو. یعنی چی؟ ینی خۆمەوەکو وێ بڵێن وەڵا قەتلێکراوە و لەبەری دەماشەکە بەدەستەوە ژیراوە معناوی تۆ قاتیلەکەی. کاک هەڵۆ کە هاتووە بۆ ئێرە لەبەر ئەوەی ئەوانەی کە لەوێ بوون هەندێ دروشمیان بەرز کردەوە یاخود هەنێ بڵێن هوتافیان وتووە کە لەوانەی ناوی پارتی تیابوو بێت، لەسەر ئەساسی ئەوە کاک هەڵۆ بانگهێش کراوە هاتووە بۆەوە، نەک بۆەوەی کە بڵێ وەڵام ئێمە ڕێکمان خستون مزارەکە تاو یاڵە فەرمون هەمووتان بچنەوە. بەڵام دواتر لە ژێر کاریگەری قسەکانی ئەوە و تەسیراتی ئەوە دیارە گۆڕەپانەکە چۆڵ کرا. کاک یادگار ئەمەش کە جەنابە دێڕی لە هیچ محکەمەیەکی عالەمە معنایەوە نییە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێخستووە. لەوانی ڕێزی تایبەتیانە بێ بۆ قسەکانی کاک هەڵۆ و بە قسەیان کردووە نابێ ئەمە شتیوە. ئەمە مەسەلەیەکی تر ئەڵێ بۆ ڕێزی یاسا ناگرن و تاوانبارەکانی حەڤەی شوبات، وڵی حەڤەی شوبات ئەو کەیسە چۆتە لای لایەنی پەیوەندیدار، ئەرچی لایەنی پەیوەندیدارە کە ئەو کەسانە بەپێی قانون
و لە چوارچەوەی محکەمەیە معاملەیان لەگەڵ بکات بەڵام وەکو چۆن ئەبێت ئەو کاتەی کە ئێمە باز لە حەڤەی شوبا دەکەین بیر لەوە بکەینەوە کە فڵان کەس تەقەی کردووە پێویستە دادوەر و داواکاری گشتی بە دواداچوون بکە بیدۆزێتەوە حکمی لەسەر بە ئەبێ ئەو کەسانەشی کە بوونە هۆکاری ئەوەی حرەکەیشی منەظەم دروستکەن لەبەر دەرکی سەراوە بۆ بەردەم لقی چوار بە تایبەتی لە کاتێکە لقی چوار و پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی و لە ناو شاری سلێمانی هیچ دەسەڵاتێکی نییە دەستگای ئەمنی بەدەست ئەو نییە کاک سۆران تۆزی لەوە پێش فەرمووی ینی با هەر لەسەر قسەکەی ئەو بڵین ئەو وتی منتیقەی سلێمانی بەدەستی چێتیەوە هەولێر و دۆشی ئەو بەدەست پارتی ئەگەر ئەمە وابێت هەر ئەو قسەیە شایەتە بۆ ئەوەی کە ینی یەک پرسیاری زۆر گەورەیە کە بۆچی هاتنە سەر لقی چوار دایرەیەکی حکومی نەبوو مقرڕێکی حزبی بوو لەناو ئەم هەموو مقرڕێ بوات نەسەر لقی چوار چۆن ڕەبتیەکەیتەوە بەوەی کە یەکێتی لێرە دەسەڵاتدارە لە شاری سلێمانی و پارتی لە دهۆک و هەولێر ینی چۆن ڕەبتی ئەمە ڕەبتی چی بوو بەوەی کە بڵێن کاکسۆران بڵێ مە بەسم چییە ئەوەی ئەگەر ئەوەی کە کاکسۆران فەرمووی وابێت معناوە محافظ لێرە لێشێتیە بەرپرسی ئاسایش لێشێتیە بەرپرسی پۆلیس لێشێتیە سەرۆکی شاراوانی لێشێتیە هێزی پێشمەرگە لێشێتیە ئەوە یەشێتیە ئەگەر خەڵکەواتە هۆکارەکە ئەوەیە کە نیشتیمانی کوردستان لەم سنوورەیە کەم تەرخەمە بۆی ئەم ڕووداوە من ئەڵێم منطق وا ئەڵێت ئەگەر هاوڵاتیان تووڕەن لە دەسەڵات ئەوەی کە دەسەڵاتە ئەبێ بچێتە سەر ئەو من بۆ خۆشحاڵ نابم کە خەڵکی بچنە سەر محافظیەت ئۆمانە بەڵام باشترین پرسیار جارێکی تر خۆی قوتەکاتەوە ئەمە ڕێکخراوی جەماوەری پیشەکانی یەشێت نیشتیمانی کوردستان ئەو لقی چوارە ئەیبانێک کەوتووەوە بەڵام هەردووشی لە دەسەڵاتانیە ڕۆژنامەیەک لە ماوەی ڕابردوودا بڵاوی کردووەتەوە لەم چەند ڕۆژی ڕابردوودا ئەڵێت بەرپرسانی پارتی لە هەولێر لە کاتی ئەو گرژەی بەهۆی خۆپیشاندان لە بەردەم کەناڵی ئەناڵی و تەقەکردن بەسەر بارگای لقی 12 پارتی لە هەڵەبجە ڕوویدا لایەنە پەیوەندیدارەکانی شاری سلێمانیان ئاگادار کردوێتەوە ئەگەر کۆنتترۆلی بارودۆخەکەیان پێ ناکرێت ئەوە هێز دەنێرن من شتیوام نەبیستەوە من پارتیم و لە کەواتە وەڵامی تۆ بۆ بۆچوونە چییە کە دەوترێت لە سنووری دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستاندا ئازادیەکان کەمترن هەر بۆیە لە سنووری دەسەڵاتیەکێک من ناڵێم سجنن ئەمە بۆچوونی من نییە بەڵێ من لە شاری هەولێر ژیم بەڵگەیەوە هێنەوە 62 ڕۆژ لە شاری سلێمانی خۆپیشاندان و ئەبێت تۆ بە زۆر ئیسپاتی بۆی کە ئیسپاتیکەی لە هەولێر دیموکراتی هەیە ئەبێ 62 ڕۆژ خەڵک بێتە بەردەم قەڵاو لێ مزارەتە بارودۆخی خەڵک ئەو خەڵکانی و هاوڵاتیانی ئەو شارە باشە بۆیە ناتونێتە سەرجادا خەڵکی قەرار لەسەرەوەیە زۆر بڵێ گەر پرسیارێکمان اینجا ئەمە ئەڵێ بۆچی داوایەکی یاساییتان لەسەر NRT هین نەکرد لەسەر NRT تۆمان نەکرد ئێمە پێمان وایە نەگەی بۆ جارێ بەلا مستەفای بارزان موشی پارتی نیە بەتەنیا زۆریش لە پارتی گەورەتر ئێمە پێمان وایە ئێمە چەند نیگەرانین بەو تەشیرەی کە لەسەر شاشەی تەلەڤیزۆنی هینی NRT کراوە بە بارزایی نەمر لەلایەن کەسێکی ناسراوە ستافی ئەم تەلەڤیزۆنە بەڕێزە بەقەر ئێمە و لەوانەیە لە ئێمە زیاتر نیگەران بن بەوە لەبەرەوە تاوانەکە لە ئەستۆی ئەمان نییە بەڵێ ئینسان ئەتوانێت قسە لەسەر ئەو بکە کە ئالیاتێک بدۆزرێتەوە کە ئەمە دووبارە نەبێتەوە لەبەرەوەی ئەگەر تەچیت بە تاکەتکە کەسێکی بکرێت زۆر ناخۆشە اینجا چجای ڕابەرێکی نێتەوەی لە وڵاتێکە ئەو وە پرسیاری ئەخیر کە ئایا ئێوە بۆ مەڵەتان وەرنەگرت ئەڵێ منەڵێم من عەرزم کردن ئێمە نەبووین کە ئەو گردبوون کاک شۆڕش گەر پرسیارێک لێکرابێ وەڵامی بیتەوە بۆی لە وڵی پرسیارەکەت ڕوونیشی کردەوە بەسەر باش تێ نەگەشتم بەڵام ئەوەندەی تۆ ڕوون بێت بەڕاستی ئەوەی پێشووتر کە ڕوویدا کۆمەڵێ ڕێکخراو یا کۆمەڵێک چالاگوان هاتبوون لە بەرەی سەرا پیرۆزبایی لەو شۆڕشانە بکەن کە لە تونس و میسر بووە پاشتر خەڵک هاتووە بەرەو خوارەوە چی کراوە ئەمە پاش ئەمەی بەرلەی سەرا برادەران با باش تێ بگەین پاش کوردستان و شەهیدکردنی ئەوانە بوون کە لەبەر لقی چوار ڕوویە ئەگەر لەبەر لقی چوار تەقە نەکرایە لە خۆپیشاندەران لەوانە بوو ئەوەی بەرلەی سەرا ڕوو نەیات یعنی ئەوە تاکید بن لەوە بەڵام ئەوەی بەردەی سەرا هیچ پەیوەندیەکی نییە بەوەی پێشوو خۆیەوە ئەوەی بەردەی سەرا بۆ دیفاعکردن بوو لەوانەی کوژراون و بێ ئەوەی کەس بێ بە دەنگیانەوە
لە باتی ئەوەی بچن سەردانی ئەو ماڵانە بکرێت کە شەهیدیان ناوە سەردانی لە کلیچوارە کرا بۆی بزانن کە یعنی هینێکیان بەرامبەر نەکراوە یعنی ئەو هاوڵاتیانەی کە کوژرا بوون وەکوەوە بوون خەڵکیێک بن کە بۆ کوشتن دروست کرا بێتن یعنی ئەمە وای کردە و بەرلەی سەرایە دروست بوو ئەجینا پێشتر ئەوەی بەرلەی سەرا کە ڕووی داوە هیچ پەیوەندی نییە بە دوایەوە بەڵام ئەوەی بەر لە قیچواریش بەڕاستی ئەو ڕووداوە من خۆم لەویان نەبووم بەس وەکو ئەوی جەراوەتەوە من لە دادگاوە لە زۆر شوێن و هەتاکو ئەو فلیمەی پیشان ئەدرێت ئەمانە چوونەتە سەر ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی ئەساسن هەندێ برادر لێو بوون پاشتر گەڕاونەتەوە بۆ بەردەمی لە قیچوار من بۆ یەکەم جارێ بیستم نا بە تەسویر هەیە ئەڵێن لە لقی چوارەوە خشتێ گیراوەتە سەری یەکێک شکاوە پاشتر ئەوانی کە گەڕاونەتەوە من ئەوەی ببینم نازانم تەفسیر و تەویلی زۆری بۆ ئەکرێ بەڕاستی چووکە کێشەکە گرفتە سیاسەکانەوە نەقوڵن لە کوردستانە ینی بەبێت تاوانبارکردنی یەکتری کێشەکان هەل نابێت بەڵام تەفسیر و یعنی شتێکی زۆر عەفەوی بوو ڕسمی نیتیایە ڕسمی غاندیتیایە بەڵێ کاک شۆڕژگەر لە بابەتەکە لانە لە چاوپێکەوتنێکدا وتوتە کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدایە کاگاری ژەڵێت لە هەرێمی کوردستان میدیای ئەهلی هەیە میدیای ئۆپۆزیسیۆن هەیە بە کەیفی خۆیان قساکەن کەواتە بۆچی ئازادی ڕادەربڕین لە ژێر هەڕەشەدایە بە بڕای تۆ بەتاکید لە ژێر هەڕەشایە لەبەرەوەی ئەو گروپانەی کە بەتاکید ئازادیەکان لە جەوهرات دەبێت بەردەوام لە ڕێگەی چالاکیەکانی مرۆڤ خۆیەوە بپارێزرێت ئەو گروپانەی کە یانوێ ئازادیەکان پارێزن بەردەوام دەسەڵات کۆنتترۆلیانەکەوە بەردەوام دەسەڵات هێرشیانەکاتە سەروە بەردەوام دەسەڵات هەوڵەدا ئەم گروپانە بە شێوەیە لە شێوەکان بکرێت و بە شێوەیە لە شێوەکان هێرشیان بکاتە سەر و ئەمانە لەژێر مەسلەی گرتن و توندوتیژی و من باز لەوە ناکەم راپۆرتی هیومان ڕایتس وۆچ و لەگاڵ راپۆرتی ئەوانەی کە لەسەر بواری ڕۆژنامەگەری کارەکەن ئەو راپۆرتانە هەمووی دەلالن لەوەکە کە بەڕاستی یەک ڕۆژنامە نووسی حیزبی لەلایەن هێزی ئاسایش و پۆلیسەوە ناگیرێت لە هیچ چالاکیەکە ئەوانەیە گیرێن هەروانن کە سربەخۆن هەروانن سەر بە ئەو گروپانەی ئۆپۆزیسیۆنن یعنی دەسەڵات گرفتێکی هەیە لە کوردستانە کە بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکاتەوە ئاڕوگۆڕی دەسەڵات دروست بێت لە کوردستانە کە بیر لەوە نەکردەوە بە هەموو شێوەیەک هەچی میکانیزم و ئالێتانی لە بەردەستە بەکاری هانی بۆ مانەوەی لە دەسەڵاتە یەکێک لە هەڕەشەکانی بەردەمی دەسەڵات دەنگی ئازادە و ڕۆژنامەی ئازادە دەنگەکە بکات بەتاکید شێوازی جۆرا و جۆرە گرێتە بەر بۆ ئەوەی کە ئەم دەستگایانە و ئەم دەنگە ئازادانە کە بکاتەوە ئەو شێوازانە زۆرن بەڵێ کاک عەدالەت دێمە لای تۆ ئەزانم لە کاتیشم خواردوویت بۆشت تاویزەکەینەوە بەڵێ کاک شۆڕش دوایین جملەیەوە بووتی دەسەڵات هەڕەشەیە بۆ سەر کاری ڕاگەیاندن و دەسەڵاتیش هەوڵ ئەدات کە دەنگە ئازادەکان کە بکاتەوە پرسیارێکی ترم ئەوەیە گەر قسە لەسەر کاری ڕۆژنامە نووسی بکەین پێت وایە ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستان ئازادن لە ڕووماڵکردنی ڕووداوەکاندا پرسیارەکە زۆر دقیقا ئازادن لە ڕووماڵکردن چونکە ئێمە ینی بەداخەوە جار ڕستەی قاڵبی هەیە بەکارهێنین بڕای منەوە هیچ شتێک حل ناکەوە ئەو زمانی کە لە هەیە لە حکومدان لەسەر واقعی کوردستان زمانێکە سیاسیە زمانێک علمی نییە یعنی تۆ بۆ نمونە ئەڵەی لە کوردستانە ئازادی نییە یا پێشەم شتێ لێت بپرسم ئەگەر مەبەست لە ڕۆژنامەگەریە زەحمەت نەبێ ئازادی ڕۆژنامەگەری بریتە لە چی ئەبێ بۆم شی بکەیتەوە ئازادی ڕۆژنامەگەری 4-5 فەقەرەی گرنگی تیا هەیە هیچێک لەوانە ئازادی دامەزراندنی کەناڵی ڕاگەاندنە هەموو کەس لە وڵاتە ئەتوانێت ژمارەیەکی زۆری ڕاگەاندن هەیە لە وڵات بێتان بووە ینی تاوڕادەی بۆتە نوکتە بۆتە کۆمیدیاڵان لە کوردستان ژمارەی ڕۆژنامە نووسەکان و کەناڵەکانتان لە کۆماری ئیسلامی ئێران زۆرترە کە تەنها پایتەختەکەی 6 بەقەدر کوردستانە یعنی لەم ئازادیە کەس لێرە ڕێگەی لێ ناگرێت کە کەناڵ دابمەزرێنێ کەس لێرە ڕێگەی ئەوشی لێ ناگیرێت کە چی بڵاوەکاتەوە لەسەر بڵاوکردنەوە خەڵک حاڵەتی زۆر دیاریکراوەیە ئێمە یەک کێشەمان هەیە لە ئازادی ڕۆژنامەگەریە کە بریتە لە بڕگەیەکی ناو پرۆسی ئازادی بڵاوکردنەوە ئازادی ڕادەبرین ئەوش بریتە لە ئازادی ڕووماڵکردن منم قسەیەکەم لەسەر بنەمای داتایکەم و داتای هەندێ
بۆ نمونە سنتەر و کەناڵ کە ئەگەر بڵین تۆ سندیکای ڕۆژنامەنووسان بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن هێزەکانی ئۆپۆزیسیۆن و مەحسوب بێ لەسەر یەکێتی و پارتی خۆ سنتەری میترۆ مەحسوب نیە لەسەر یەکێتی و پارتی سنتەری میترۆ بەشی زۆری میترۆش ئەو تێبینەی هەبوو کە پارسال لە حەفتەی شوبات داکار عەدالەت لەسەر ئازادی ڕووماڵکردن بەردەرکی سەرانە ڕۆژنامەنووسان بزانم قسەکەم با تاوکەم بەڵێم ئەڵێم ئێمە خەلەلی گەورەمان لە نەبوونی ئازادی ڕووماڵکردن هەیە بۆ لەبەر ئەوەی لە ئێستایە تاکو ئەم ساتە وەختە ئێمە تێناگەین بۆ نمونە هەم بەشێکی لە ڕۆژنامەنووسانمان و بەشێکی زۆری هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە کوردستانە تێناگەن چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوی بۆ نمونە تەجەموعێکی احتیجاجیەوە نیە کۆمەڵە خەڵک ناڕزایی دەرەبن چۆن مامەڵی لەگەڵا بکەن هێزی ئاسایش کە لەوێ لە مەیدانەوەستێ ئەڵێ من وەزیفەکەم ئەوەیە کە نێڵم شتێ ڕووبدا کە لە دەرەوەی قانون بی ئێوە ئەمرتان ئینتان پێ نییە مۆڵەتان پێ نییە کۆ ببنەوە ڕۆژنامەنووسیش دێت ئەوێ ڕووداوەکە ڕووماڵ بکە لێرەیە بەرگێک کەوتن ڕووەدا بەرێککەوتنەکە ڕووەدا ئێمە کێشەی خەلەلی گەورەمان لە ئازادی ڕۆژنامەی کوردستانە بە نوقات یعنی بڕۆ زۆربەی زۆری ئەو پێشێلکاریانەی هەیە لە بەرامبەر ڕۆژنامەنووسانی کوردستان چ لە لێدانیان یا بریندارکردنیان یان دروخستنەوەیان لە مەیدانی ڕووماڵکردن هەمووی پەیوەندی بەچی وایە بۆ هەیە کە کێشەمان لە ئازادی ڕووماڵکردنیە نەک ئازادی میدیا و ئازادی ڕاگەیاندن چونکە ئەمە چەندێکی زۆر فراوانەوە لە ڕووی ئەکادمیەوە بە دنیایەکە دەبیاتی لەسەر ئێمە لە کوردستانە لە ڕاستیە پاراوێز و پاراوێزێکی باشمان لە ئازادی ڕۆژنامەگەیە بەڵام کێشەیەکی گەورەمان لەو بەریەکەوتنەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەیە و کێشەیەکی تری گەورەمان چییە کە هەموو جارێک ئێمە ڕخنەی دێگرین ئەویش ئەوەیە مادام قانونێکی لە کوردستانە یا قانونی 35 2007 با بەمە تەعامل لەگەڵ ڕۆژنامەنووسانە بکەین بانم بۆ نمونە با لە جێتی ئەوەی تەعامل ناکرێت بەمە کارەکە چییە کێ بەرپرسە لەوە کار ینی هۆکار زۆرە بۆ نمونە بۆ واکە بۆ بەرپرسێکی دیارەکە یان هێزێکی سیاسی دیاریکرا و مقنع نەبێ بە یاساکە پێی وایە بۆ نمونە یاساکە بە ئەندازەیەکی زۆر مرونەتی نواندووە بەرامبەر بە کەناڵەکان و ڕۆژنامەنووسان هەر کەناڵێک گەورەترین پێشێلکاری ئیتیی ڕۆژنامەنووسی بکە هەموو غەرامەکەی بریتە لە چی بریتە لە 5 میلیۆن دینار 5 میلیۆن دینار چیە سەرمایه‌داری وهەیە نەک حزبی سیاسی بۆ یاسای سزادار سەمانە سەرەوەیە تەنانەت ئەمە ئەم حاڵەتە تەنها پەیوەندی بە نەبە هێزە دەسەڵاتدارەکانەوە هەیە جاری وایە سەرمایه‌دارێک دەتوانێت ئەم کارە بکات جاری وایە بۆ حزب ئۆپۆزیسیۆنەکان کردوێن هەندێک حزبی ئۆپۆزیسیۆن من بۆ من لە دەستگای واڵە بەرپرسێکی ئۆپۆزیسیۆن هات داوای 100 میلیۆن دیناری دێکرد دایک قەناعەتم پێکرد کە مەسەلەکە شتێکی میهەنیە ئەگەر معلوماتێک لە سایتەکەیە شتێک بڵاو کرابووە کە غەڵەت بوو ئێوتمان کاکە معلوماتەکە غەڵەتە لە قانونی سەحافەیە ئەڵێ من لەسەر مەکە ئەو هەڵەیە ڕاستکەم و پۆزش بۆ جەنابەت بێنمەوە بەمە کێشەکە چارەسەر دەبێت و داوای 100 میلیۆن دینار بکەین جا ئەم حاڵەتە بەرامبەر بە کەناڵەکانی ترشەیە هێزی سیاسی هەیە ئەوێ بۆ نمونە ئەوەی کە بەرامبەر بە هێز ئۆپۆزیسیۆنەکانی شکرێ بەرامبەر سبینە بەڕەنگە بەرامبەر بە کەناڵەکەی ئێوەش بکرێ خەڵکێکی ڕەنگە دڵی بۆ ئەو نەخواتەوە بە 5 میلیۆن دینار تۆی لە مەسەلەکە بیتە دەرەوە مقایەزە دەکات بە قانونێکی تر داوای 100 میلیۆن دینار بکە جا ئەمە کێشەیە ئێمە قسەمانە سەرەوەیە ئەمە عیبەیە کە ئەبێ هەڵبژیرێ ئەگەر خەڵکێک هەیە قەناعەتی وایە یاسای ڕۆژنامەگری بابرین کوردستان یا سزاکانی مرونەتی تایە ئەکری ئەمە لە کۆنگری ڕۆژنامەنووسانی کوردستانە و بە کۆمەڵێک کۆنگری تری ناوەندە ڕۆژنامەگەریەکانمان معالەجە بکرێت داوای سەقفێکی تری هین بکرێت ینی ڕەدعی میدیاکان بکرێت بۆ ئەوەی ینی ئیتیشی ڕۆژنامەنووسی پێشێل نەکرێت خەڵک هەست نەکە لە کەناڵێکی میدیایی دیاریکراوە تەشیری پێکراوە سومعەتی شکێنراوە چکە بەڕاستی قورسە هەر هاوڵاتیەک بەغەزی نەزەر ئەوەی ناسنامەکەی چییە سەر بە ئۆپۆزیسیۆنە سەر بەهێزی دەسەڵاتەرە هەوڵاتیەکی مەدەنی مجرڕەدە لە هەموو ئینتیماجی سیاسی مافی خۆیەتی کە تەشیری پێکرا کاکە بێتە بەڵام و ئەمە من بەش بە حاڵی خۆم وەکو ڕۆژنامەنووسێک وەکو میهەنیەک قەناعەتم وایە هەر هاوڵاتێک لە مافی خۆی کە سومعەتی ئەشکێنرێت بێدەنگ بێ بە بڕای من ئەوە کۆمەلگایەک دروستەکەین کە هێواشێواشتایە کولتوری ژنێودان کاگادالات لە دوایین ڕاگەیاندنی ژووری ڕۆژنامەوانی بزوتنەوەی گۆڕان دەربارەی راپۆرتەکە هیومان ڕایتس وۆچ ئەڵێن ئێمە بەرپرسیارەتی پەرەسەندن و بەرزبوونەوەی ڕێژەی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستان بەتایبەت ڕاگەاندنی ئەهلی ئۆپۆزیسیۆن دەخەینە ئەستۆی دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم و هەردوو حزبی دەسەڵات کاکەجیان با یەکشتە پێ بڵم ئەم بۆ چوونە تا چەندە جارێەوە لە دەستگایەکی حزبی بزوتنەوەی گۆڕانەوە هاتوتە پێشەوە ئەمە یەک دوو هیومان ڕایتس وۆچ وازانی تەنها لەسەر کوردستان قساکە
کاک بڕۆن ینی باشتێک فراوانتر بکەنەوە هیومان ڕایتس وۆچ لەسەر ئەمریکان وسێ کە خۆی ڕێکخراوێکی ئەمریکیە لە ساڵی 1970 دروست بووە و لە بنەڕەتە لەسەر ئەساسێکی ئایدۆلۆژی دروست بووە لەسەر خۆی ئەمریکان وسێ لەسەر اتحادی ئەوروپی نووسی بەڵام کاکەدال بالێرەدا من پرسیارێکی هەوڵ ڕۆژنامەنووسانت لێ بکەم بمبورە ڕۆژنامەنووسان ئەڵێن دیسان وەکو یەکێک لە میوانەکانی ژۆ پرسیارێک کرد ئەڵێت کاتێک حەزبەکانی دەسەڵات شتێک لە بەرژەوەندی خۆیانە ئەڵێن وایە کاتێک لە بەرژەوەندی خۆیان نەنیە ڕەدیەکەنەوە هیومان ڕایتس وۆچ ڕۆژانێک بوو کە چەندین قەزەی کوردی بە هەموو گیان ناساندوو بۆ ئەو کاتە ڕاست بۆ ئێستا ڕاست لە سیاسەتەوە بۆ تەستیفەکەی کاکە ئۆپۆزیسیۆنی شواکە ئۆپۆزیسیۆنیش ئەوەی بەدڵام منش ئێستا شتێک پێ بڵێم ئۆپۆزیسیۆن بەدڵی نییە باش شتێک پێ بڵێم هیومان ڕایتس وۆچ ماوەی پێش ئێستا هەڵوێستی وەرگرت لەو قانونی پاراستنی مقدسات لە کوردستان بەڵێ باشە لە دوای کاتێکە هەمومان نەزانین بەشێکی زۆری ئەوانەی لە پشتی مەشروعی تەقدیمکردنی پرۆژە یاسای پاراستی مقدسات بوون هێزە ئیسلامیەکان وایە وانە دەوایم پێڵێ وانە دکتۆر بەشیر یەکێک لەوانە لە لیستی کوردستانیە بەڵێ پێ دەڵێن بەڵام هێزە ئیسلامیەکان داکۆچیلیەکەی بەزمەڵە هی ئەوانە بەقسێ بکەم کەس مەسەلەکە زین چووە هیومان ڕایتس وۆچ لە هەموو دنیاە بۆ بە تایبەتی ئەوەندی من ناگەدا لەسەر 90 دەوڵەت تاکو ئێستا قسەکە هەتا ئەم ساتە وقتی قسەکە هیچ وڵاتێک نییە قسەی لەسەر مبالغات هیومان ڕایتس وۆچ بەڵام ئەمە بەو مانایە نییە هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوێکە ئەبێ حساب بۆ راپۆرتەکانی نەکرێن نەخێر ئەبێ هیومان ڕایتس وۆچ ببێت بە مەرجەعێک لە مەرجەعەکان بۆ ئێمەوە پێوەرێک لە بەڵام بەیەک تێبینی ئەبێ قسەش لەسەر ئەو پێ زەحمەت نەبێ هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوێکی ناحکومی NGO نێودەوڵەتیە بنەمای نووسینی ئەم راپۆرتانەی چییە؟ من راپۆرتەکەم خوێندێتەوە کاکە ئەمەی کە تو باسێکی لەسەر وەزعی کوردستان کاکە پڕی لە مبالغات بەڵام کۆمەڵە خاڵیشی هەیە زۆر ڕاستە ئێمە ئیستیفادە لە باشەکانیان نەکەین ئەڵێن زەحمەت نەبێ ئەمە ئەگەر ئەمە دووبارە ببێتەوە بۆ نمونە لە کوردستانە و ڕێکخراوێکی نێودەوڵەتی وەکو هیومان ڕایتس وۆچ بڵاوی بکاتەوە لەسەر سومعەتی خەڵکی کوردستانەکەوێ ئەمە بەڕاستەکانی بەڕاست وەرەگرین و ئەوانەی کە مزایدەیە نەک لە کوردستانەوە لەسەر تاسەری دنیا کاک سۆران دەوترێت ڕایەکەی ئەڵێت ڕۆژنامەنووسان لەم هەرێمە فشار و کاریگەریەکی وایان دروست کردووە کە دەسەڵات لیان بترسێت و لە ڕووداوەکان دووریان بخاتەوە یاخود نەخێر مەسەلەکە پێچەوانەیە خەتای ڕۆژنامەنووسانە کە مێشێکەکەن بە گامێشێک بەڵێ من لەگەڵەوانیم ڕۆژنامەنووسان مێش بکەن بە گامێش ئەرکی ڕۆژنامەنووسان ئەوەیە یەکەم لە بەرگی سیاسیدا بماڵرێن ناکرێت لە بەرگێکی سیاسیا کاگعدالت کە یەکێتی نیشتیمانی تەمیلێکا گۆڤارەکەی بێ بڵێ سەر بەخۆی و قسە بە فڵان حیزب بڵێ بۆ نمونە کاگعدالەتی نەوعی بڵێ ئەمە من گرفتێکی میدیایە داکۆچی لەکەم دا بماڵرێ بە ئەهلی و بە ئەوە وەکو چۆن ئەڵێن کاگاری قسێ جوانەکە لە حیزب نابێ میدیای هەبێ منیش ئەڵێم بەڵێ ئەم ئەنزیمە ستالینەی بۆ حیزب لە وڵاتی ئەماتوە بێ میدیای هەبێ ڕادیۆی هەبێ سندیکای هەبێ هەموو شتێکی هەبێ ئەمە ڕژێمەکەی پێشوو وای کردبوو ئێستاش وایە سندیکاهی ئەوە بۆیە نەقیبەکەی لە بری پۆلیس و دوای تحقیق قساکە ئەخر ئەو تەشبیهانە ڕێی مشتێکی جوان نییە کاک سۆران بەبعث نەنا بەعث اتحاد طەڵەبەی خۆی بوو هیچ شتێک لە دەرەوەی بەعث هەبوو لە واقعان ئۆپۆزیسیۆن هەبوو زمانی بەعث هەرچی لە دەرەوەی بەعث بوو لەو شاخە بوو هەرچی لە دەرەوەی بەعث بوو لەو شاخە بوو بۆیە ئێمە ئەڵێن هەرێمی کوردستان واقعێکی چەقبەستووە ئێستا ئۆپۆزیسیۆن بەستی و پێنج کورسی لە زوعفی ئەو دەسەڵاتە و گەندەڵی ئەو دەسەڵاتە و خراپی ئەو دەسەڵاتە دروست بووە ئەوانەی کە ئێستا شەرعیەتی شۆڕژگێڕی باسەکەن ئۆپۆزیسیۆنێکیان لە بەرامبەر دروست بووە کە 62 ڕۆژ لە حەفەی شوبات لەسەر شەقام بووە کاگاری باسی بەریتانیا و ئەنزیمەی ئەوروپیەکە وایە باشە حکومڕانێتیەکە بکەن بە حکومڕانێتی سوید ئەگەر ئۆپۆزیسیۆنەکەش ئۆپۆزیسیۆنی سوید نەبوو دەستکەن بە چاویە تۆ حکومڕانێتیەکت هێناوە کە نموزەجی زۆر دەگمەنە ئەشتەوێ ئۆپۆزیسیۆنەکە وەک هی سوید بێ بەس حکومڕانەکەی وەکو هی مۆزەمبیق بێ لەکوێی دنیا کەناڵێکی میدیایی بە کامیلەن سووتێنراوە ئەمە کارەسات نییە کامە ئازادی ڕادەربڕینە کە سەردەژ عوسمان تیرۆرەکرێ خوێنەکەی کووە تحقیقەکەی کووە حەقەکەی کووە ئازادی ڕادەربڕین ئەلێراکەوێتە ژێر پرسیار هەمومانە ترسێنێ زیندانی سیاسی هەیە نانبڕاوی سیاسی هەیە زیندانی نهێنی هەیە معقولە ئەجهیزەی ئەمنی نیشتیمانی نەبێ هەمومان وەک یەک بپارێزیە ئەڵێ لە سەرا ڕێنەدراوە بە ڕۆژنامەنووسان یەکسەر کەناڵی کورساد هاتۆ بۆ لای من ئەڵێ ئەمە کارەسات نیە لەم با کارەساتە بەڵام سیارەکەی من سووتێنرا نەهات بڵێ ئەوە چی بوو کارەسات نەبوو ئەمە ئەوەیە کە لە بەرژەوەندی خۆیان وایە بەس لە بەرژەوەندی خۆیان نەبێ وانە قسەی خۆت بکەیت سوپاس دەکەم وڵای جا قسەم زۆرە
بەڵێ زۆر بە کورتی سوپاس دەکەم. ئەوەی کە باسکرا مەسلەی لقی چوار و خۆپشنجی کاکە هەرچی تەحریزی کردووە بەشێکی براوەتە دادگا بۆ نایبن. ئەوە پارتی دیموکراتە ئەڵێ من ڕازینیم بە دادگاکەی سلێمانی. یەکێتی نیشتیمانەڵێ من لە هەولێر و دوهۆکە مەحرومم لە دەسەڵات لە بەشداری دەسەڵات کە شەریکم. باشە پارتیەڵە لە سلێمانی مەحرومم. ئەی قڕ بەسەر ئۆپۆزیسیۆن و خەڵکی هەرێمی کوردستان کە لە هەموو شتێ مەحرومە. ئەگەر ئیف ئەو قسەی تۆ وابێ بەڵێ وایە بەڵێ وایە تۆ وایە من نەموتۆ دەسەڵات محرومین لە پاکەرەوەیکی ژینگە دەسەڵات لە پاکەرەوەیکی ژینگە هەتا سەرۆکاتیانی کۆنتڕۆل ساڵێک و حەومان لەم سلەیمانی من بەرپرسی لق بووم لە پێش ئەویشتا بەرپرسی ڕاگەانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی بۆ یەک سانیە ئیشی ئێمە نەوەستاوە من هیچ گرەیەکم نییە لە ئیداری ئێمە بەسمەوەیە پاوان کراوە مدیرێکی بۆ بێنە یەکێتی پێمەڵێن ماوەی بەرنامەکە لەبەرەوە من ڕئیم وایە بڵێ قانون کە باسەکرێت پەنای بۆ نابرێ ئێستا بەرەو ئەوە ئەڕۆین بەداخەوە دادوەرەکان بەشێکن لە گەندەڵکردنی ئەنزیمەی دادوەری کە قوبوڵیەکەن بڕیارەکانی دادگا حیزبێک پێشێلی بکە تەقەکەری هەفتەی شوبات تەسلیم نەکرێ و ئەو دادوەرە هەر بێدەنگێت. زۆر سپاس کاگاری زۆر بە کورتی ماوەی بەرنامەکە تەواو بۆ زۆر بە کورتی ئەمەوێت دوا قسەت بزانم. وەڵی زۆر بە کورتی سپاس دوا قسەی من ئەوەیە کە لە کوردستانە ئێمە جایتر ئێڵێمەوە حیزبێکی دیموکرات و ریفۆرمیستین پێمان وایە لە کوردستان لە ئێستاە ئەو یوتۆپیایی کە ئازادی مطلقە بێ نییە دیموکراسی مطلقە بێ نییە ڕێگر زۆرە لەبەر ئەمەیە بەڵام هەنگاوی بۆ ئەنین بۆی بەرەوە بچین ئەوە بە حیزبێکی بەتەنیان ناکرێت. دوا قسەشم ئەوەیە هیچ کەسێک نە لەسەر تۆری کۆمەڵایەتەکانی فەیسبوک و لەو بابەتە نە لە ڕۆژنامەکان هەر شتێک لەسەر ئەم کەناڵە بنووسرێت یا بڵێت یا هێرشی بکاتە سەر دەمڕاستی پارتی دیموکراتی کوردستانیە لەبەری پارتی دیموکراتی کوردستان مەکتەبی سیاسی خۆی و ڕاگەانی زۆر بە کورتی زۆر بە کورتی پێم وایە باز لە ئازادی ڕۆژنامەگەریەکرێ بە تەنها ئازادیەکانی کەش هەمووی پێشێل کراوە ئازادی بەبێ عەدالەتی کۆمەڵایەتی هیچ بەهایەکی نییە. عەدالەتی کۆمەڵایەتی لە ژێر هەڕەشەیەکی گەورایە لە کوردستان لەبەر ئەوەی ئێستا لە دەرگای ماڵەکان هێرێنە چێتان تەقاوت نییە بۆتان تەقاوت بکەین حیز بەگەڕێ لەسەر هەموو مەسەلەکان یعنی ئەگەر چاوەڕێی دەستی هێزەکانی دەسەڵاتدار بکەین حتمەن وێنەیەکی پشنگدارە پێشکەشەکەەوە وێنەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش وێنەیەکی تاریکە تەقدیمەکە بە بڕای من خەڵگە بێ حەکەم بێ و خەڵکیش پێم وابێ حەکەم بە لە 20 ساڵی ڕابردووە ڕێژەی دەنگەکان فرقێکی زۆر کردو ڕەنگە 5 ساڵێکی تریەکی پارتی ببنەوە ئۆپۆزیسیۆن و یەزیتر بێتە پێشەوە و ڕەنگە شوونە داوا هێزەکانی تر نتوان ئەمە بکەن. ئەم خشانە بە بڕای من ئەم وێنانە ئەم چەلەحانەیە کە بەداخەوە گوازراوەتەوە بوونەوە حیواری میدیاکانیشمان ئەمە کۆتایی نایە گرنگەوەی ئێمە لە ئەخیرە هیچ نەبێ خوێنەوارەکان بە هەڵ بدەن زمانێکی تر قسە بکەن کە زمانێک بێ لە خزمەتی گشتیا بێ و دقیق بێ و دوورکەوینەوە لە بەڕاستی ئەو زمانێک کە زیانی لێ بەڵێ زۆر سوپاس بیرەرانی عزیز سوپاسی تەواوی میوانەکان مەکەم سوپاس بۆ کاتەی کە لە بەرنامەکە ئامادەبوون سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بن تا بەرنامەیەکی تر بخواتان ئەسپێر و ماڵی هەموو لایەکتان ئاوادان بێت خواتان.